نییە. بۆی ئیمامی ئەبوو دەردا ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت کە سەحابەیەکی خۆشەویستی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم دەفەرمێ ثلاث من كن فيه فهو منافق. سێشت هەیە هەر کەسێک ئەم سێشتەی تیا بێ ئەو منافقە. یەکێک لەوانە چییە؟ ئەو ڕەجەعەته طیەرەة من سەفەرین. هەر کەسێک بەهۆی شتێکی شومەوە کە بینیوەتی بە حسابی خۆی ئەڵێ شومە کە شوم نییە، هەر کەسێک چکۆ طیەرە ئەتەشاؤم بریتێ لە ئەوەی بە شتێک بڵێ شوم خراپ زیان بەخش. هەر کەسێک سەفەرێکی تاخیر کرد و نەی کرد لە سەفەرەکەی گەڕایەوە بەهۆی شتێکەوە کە ناوی ناوە شوم، ئەوە منافقە. کەواتە صیفەتی ئینسانی ئیماندار نییە، چونکە ئینسان بەرەو جەهەنەم دەبات، لە بەهەشت و پلە بەرزەکانی بەهەشت بێبەشی دەکات، کەواتە شەریک بەخوا بڕیاردان تاوانێکی زۆر گەورەیە. ئەم خاڵە زۆر ئاگادار بن. پشمین زۆر ترسناکە ئەگەر تۆ بە شوم لە قەڵەمی بدەیت. خاڵێتر هەندێک کەس دەبینیت هەندێ مانگ هەیە، مانگ هەندێ ڕۆژ هەیە، هەندێ ڕەقەم هەیە بە شومی ئەزانن. عەقیدەی نەسڕانیەکان و گاورەکان ئەوەیە ژمارە 11 کە ناو خۆمانە زۆرە، ژمارە 11 لای نەسڕانیەکان و گاورەکان شومە. ئەوە شەریک بەخوا بڕیاردانە. ناو خۆشمانە زۆر جا دەڵێن فڵان کەس ناوچاو 11، واتە چی؟ یعنی کەسێکی شوم و خراپ. ئەو ناو خۆمانە نییە. جاران هەندێک کەسە بوون کاتێککە دەغڵودانیان ئەکێشا یا ئەپێوە باو باپیری ئێمە خوا لیان خۆش بێ، چکەوە نەیانزانی خوای گەورە لیان خۆش بێ ئینشاءڵڵا. کاتێککە بە قزنەق یا بە تەنەکە گەنم و جۆیان ئەپێوە ئەیوت 10 11 12 زیادە 14 نەیوت 11، ئەی بڵێ 11 بەرەکەت نامێنێ، لە دەغڵودانەکە بەرەکەت نامێنێ. ئەوە زۆر بۆ ناو خەڵکە. یاخود دەیوت دینی محەممەد صلی الله علیه و سلم زیادە. دینی محەممەد کەی زیادە؟ دینی محەممەد صلی الله علیه و سلم پێویستت پێیەتی. ئەگە دینی محەممەد صلی الله علیه و سلم چۆن زیادە لە تۆ؟ دینێکی بەختەوەری و سەرفرازی بۆ ئینسانی ئیماندار. بۆیە ژمارە 13 گاورەکان ئەڵێن حەواریەکان، واتە هاوڵەکانی عیسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ 12 نەفەر بوون. پیاوێکی تر هاتە ناویانە بۆ 13 ناوی یەهوذا بوو. ئەوە بوو ئیعدامیان کرد، وانزانی عیسایە سەلامی خوای لەسەر بێ، بەڵام ئەو شتە ڕاست نییە، وەک لە باسی عیسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر باسمان کرد. ئەڵێن ئەو پیاوە پیاوی 13ەم یەهوذا شوم بوو. ئەوان وا دەزانن یەهوذا عیسا بۆ سەلامی خوای لەسەر بێت، بەڵام وان نییە. بەڵکو ئەوەی کە ئیعدام کرا، ئەوەی کە درا لە خاچ لە جێگای عیسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ، گەنجێکی خواناس و خواپەرست بۆ باسمان کرد، کەسێکی شوم نەبوو. ئەمە عەقیدەی گاورەکانە. ناوچاو 13 واتە کەسێکە بچێتە هەر ماڵێک و کاولیەکە، لە هەر ماڵێکا بێت تاوە کۆتایی پێدێ، ئەوە شەریک بۆ خوا بڕیاردانە. ئەو کەسێک قەناعەتی بەوە هەبێ، وەڵڵاهی ئەگەر بمرێ و تۆبە نەکا بۆنی بەهەشت ناکات، چونکە شەریکی بۆ خوا بڕیارداوە.